سڵاوتان لێ بێم کاتتان باش من سامان بەشارەتیم لە بەرنامەی حەوت پرسیار ئەمڕۆ باس لە کێشەی خانەنشینانی هێزەکانی هەفتا دەکەم هەشتاش تا ڕادەیەک لەگەڵی وەک دەزانن دەبواە ئەمڕۆ خانەنشینانی هێزەکانی هەفتا موچیان وەربگرتایە بەڵام وەریان نەگرتووە لەبەرەوەی هەموو مانجێک ئەم گرفتە دروست دەبێت لە بینی وەزارەتی دارایی حکوومەت یاریمی کوردستان و لەگەڵ هێزەکانی هەفتا کە لە ماوەی ڕابردوو کێشەکە ئەوە بوو کە دەیانگوت ئەمان لیستیان نییە واتە نەچوونەتە سەر بەڕێوەبەرایەتی خانەنشینی حکوومەت یاریمی کوردستان پێشووتر هەر لە سەر هێزەکانی هەفتا خانەنشینیان وەردەگرت بەڵام ئەوە چەند مانجێکە لەو کاتەوەی کە ئێمە موچەکانمان گواستراوەتەوە سەر وەزارەتی دارایی حکوومەتی عێراق ئەمە نازانێت دەیەوێت هەموو کەسێک ینی مەلەفی تایبەتی خۆی هەبێ ئەو کاتە موچەی پێدەدرێت گرفتەکە ئەوەیە لە ناو هێزەکانی هەفتا واتە هێزی پێشمەرگە تەنانەت پێشمەرگە دێرینەکان ئەمانە چی کراوە پێشووتر حکوومەتی هەرێمی کوردستان هەر بۆ خۆی ینی لیستی لەلایەن هێزی هەفتا و هەشتا هەبووە یان نەخێر لەلایەن بەڕێوەبەرایەتی پێشمەرگە دێرینەکان هەبووە موچەیان پێدراوە هەبووە بە پلەی بەرز عەقید و ملازم ئەوەل و تەنانەت لیوا و ئەمانە خانەنشین کراوە کە خانەنشینەکە چۆنەواتە خزمەتی وەزیفی زۆر کەمە خانەنشین کراوە بە پلەیەکی بەرز یاخود شەهادەی نییە ئێستا حکوومەتی عێراق وەزارەتی دارایی حکوومەتی عێراق دەیەوێت ئەمانە ڕێکاتەوە موچە چۆن دەدا بەمانە دەبێت خزمەتت هەبێ بەرامبەر خزمەتەکەت بەو شێوەیە هاوتای خانەنشینی دەکرێتەوە هەرچەندە من هەندێک زانیاری مۆرگێت ئێستا ئەوانەی کە پێشمەرگەی دێرینە خزمەتی شاخیانە بۆ لە هەرێمی کوردستان چۆن حسابیان بۆ کراوە کەسێگەر 3 ساڵ لە شاخ بوو بێت پێشمەرگەی شاخ بوو بێت بە 15 ساڵ بۆی هەژمار کراوە خزمەتەکەی واتە ساڵی 5 ساڵی بۆ حساب کراوە ساڵێ بە 5 بەڵام ئێستا حکوومەتی عێراق ئەمە نازانێ ئەمە بێ ڕێکەوتنی لەسەر بکرێ بۆیە ینی زۆربیان هاواریان لێڵساوە ئەگەرەوەی کە موچەکەی بۆ نمونە ملیۆنێک و 200 وەرگرتبێ سا 500 وەرەگرێت هەبووە 800,000 لێ بڕاوە هەبووە ملیۆنیونیەکی وەرگرتووە ئێستا 500,000 وەرگرتووە بۆیە ئەم کێشانە دروست بووە ئێستا دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی بەغداد ڕێ بکەون بۆ ئەوەی کە ئەم کێشەی لە ناو خانەنشینانی پێشمەرگە هەیە ڕێکی بکاتەوە چونکە ئەوەی کە لە ناو خانەنشینی وەزارەتی پێشمەرگایە گرفتێکی نییە بەڵام لە ناو یەکەی هەفتا و هەشتام گرفتە هەیە چونکە ئەوان بە پێی پلەی وەزیفی خۆیان خانەنشین کراون و گرفتێکیان نییە بۆیان هەژما کراوە هاوتا کراتەوە بەڵام ئەمانی کە بە شێوەیەکی عەشوایی کراوە و بە پێی مەزاجی بڵێ بەرپرسەکەیان خزمەتیان بۆ دانرا موچیان بۆ بڕاوەتەوە موچەی خاننشینی بەڵام ئێستا حکوومەتی عێراق داوای ڕێخستنەوەی ئەم ناوانە دەکات و دەبێت لیست ئامادە بکەن چەند ساڵ خزمەتی هەیە بڕوانامەی چی هەیە پلەکەی چییە هەموو ئەمانە دەبێ بدرێ بە وەزارەتی دارایی ڕێک بخرێتەوە و ئەو کاتە ئەوانیش وەکو هەموو خانەنشینێکی دیکە موچەکانیان وەردەگرێت من بۆ گفتوگوی زیاتر لەسەر ئەم بابەتە میوانداری هەریەکە لە ئەبوو کاروان کە ئەندامی پێشووتری لیژنەی کاروباری پێشمەرگە بووە لە پەرلەمانی کوردستان کە ئاگاداری زۆربەی ئەم گرفتانە بووە کە پێشتریش ڕەنگە هاتبێتە بەردەستیان هەروەها لەگەڵ ڕزگار محەممەد بڕیاردەری لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان پی پێشوو ئەویش بە شێوەیەکی ڕاستەخۆ لە کەلارەوە لەگەڵم دەبێت کاکە بوو کاروان لە ناو ستۆدیۆ میوانمە زۆ بەخێر بێن هەردوو لاتان کاک ڕزگار جەنابیشێت بە ئیزنی کاک ئەبوو کاروان حەزەکەم ینی بچینە لای کاک ڕزگار ئەو 4 ساڵ لە پێشیتەوە بووە ئاگاداری ڕەنگە ئەم وردەکارێ زیاتر بێ دواتر
باسی ئەوە شەکەین لەگەڵ جەنابتا کە ئێوە تازەتر بوو تازەتر بووە بەڵێ بەڵێ کاک ڕزگار سڵاو لێ بێ ئەگەر پێم بڵێ ینی من پێشووتریش بە دوواداچوونم کردووە ئێوەمانان لە ناو لیژنەی بڵێن پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان ڕەنگە زۆر جار ئەم گرفتانە هاتبێتە بەردەستان یاخود هاوارتان کردووە لە پارتی وێچێتی کە ئەمانە بکرێن بە لیست هەر بە ژمارە نەبن بۆی کە لە داهاتوودا تووشی ئەم کێشە نەبن کە ئێستا بۆتە کێشە بۆیان فەرموون. بەڵێ سەرەتا سڵاو بۆ جەناب سڵاو بۆ بیسەر و بینەری کەناڵی زۆم و بە خێراتنی کاک ئەبوو کاروانی شەکەین. ڕاستیا ئەوە یعنی ئەمە کە ئێستا ڕووی داوە و لە ڕابردۆما کێشەیەکی ئەم کێشە ئێستا نییە و دیارە لە دوای مەسەلا ساڵی 92 کە هەڵبژاردن کرا و حکوومەتی هەرێمی کوردستان دامەزرا خەڵکێکی زۆر بە لێشاوێکی زۆر خانەنشین کرا و لە چەند سێکتەرێکە ینی ئەم سێکتەرانە مەجای تیا بوو وەکو بڵێن لەسەر سولکی پێشمەرگە یا با بڵێن لە سێکتەری لە وەزارەتی شەهیدان یا زیندانی سیاسی کەم ئەندام ئەمانە توانیان خەڵکێکی زۆر لەسەر ململانەی حزبی لەم سێکتەرانە دابمەزرێنن بە مەسەلا هەرێکێک بە واستەی خزمایەتی ئەگەر ئەو کەسە پێشمەرگایەتیشی نەکردوێ هاتوون لێرە پشتگیریان بۆ کردووە و لێ فۆرمیان بۆ پڕ کردوەوە کردویان دە پێشمەرگە و جەنابیشی لە بەڵێ ساوتەکەی کاک ڕزگار چڕا هیوادارم دواتر چاکی بکەن کاکە بوو کاروان یان تا کاک ڕزگار کێشە تەکنیکەکەی چارەسەرە بێ ئەمانە وەکو کاک ڕزگار ئاماژەی بێگای مەجالێکی زیاتری تیا بۆ بۆی کە هەم پارتی ئەم یەکێتی کۆمەڵی خەڵک کە حیزبی بوون موچەیەکی بۆ ببڕێنەوە ڕەنگە بیریان لەوە نەکرد بێت ڕۆژە لە ڕۆژان ئێمە ڕوبەڕووی بەڕاستی بەغدا ببینەوە کە کارەکە بگاتە سەر لیست و لیستکاری و خزمەت و ئەو بەو مەرجانی کە خۆی ئەوێ موچە بدا. ئێستا ئەوە تا کێشەکە دەرکەوتووە کە زیاتر لە 3000 خانەنشینی هێزەکانی هەفتە ئەمڕۆ موچان وەرنەگرتووە لەبەر ئەم گرفتانە. فەرموو. سەرەتا زۆر سپاس بۆ جەنابەت بۆ کەناڵی زۆم و بۆ کاک ڕزگاری ئازیز بەدڵنیایە و بابەتانەی کە باسە کرێ ڕنگدانەوەی خراپی بەڕێوەبەری بردننی حکومڕانیە کە ڕەنگە هەر تایبەت نەبێ بم بابەتەی کە هەیە کە ساڵانێک کە گفتوگۆی لەسرە کرێ خەڵکی سیاسەتوان ڕۆشنبیر نووسەر ئەیانەوێ ئەم حکومڕانیە بێنە سەر ڕێگایەکی ڕاست دروست نەیانتوانی و ئەم حکومڕانی ئەم برادرانەیشە بەردەوام گویان لە خەڵک نەگردووە و هەوڵیانیش نەداوە بۆ چارەسەر و چاکسازی ئەو بێمنەتیش بوونە بەرامبەر ئەو خەڵک لەبەرەوە دەست بۆ هەر بابەتێک دەست بۆ هەر دۆسەیەک دەبەی تەماشاکەی پڕە لە کەم و کوڕی پڕە لە کێشە و گرفت من نازانم سەرەتا ئەمەوێ ئەوە باسکەم ئەوەی کە جەنابەت باستدە و معلوماتە ساڵێ بە 5 ساڵ ئەو بن ئەمڕۆ گوێم لە بەڕێوەبەری خاننشینی هێزەکانی پێشمەرگە بوو ئەمە خەباتی شاخ بۆیانە خەباتی شاخ خەبەوە پن ئەمەتە بۆ ڕاستەکەم و نازانم ئەو برادرە چۆن بووە یان من یان لەم دوایە من ئاگام لێنیە ئەگینا بە پێی خانەنشین بە پێی قان یاسایی خدمەی پێشمەرگەی دێرین با بڵێن ساڵێک پێش ڕاپەڕین بە 2 ساڵە بەڵام لە جێبەجێکردنشی بریارەکە ئەم برادرانە ئەمایان جێبەجێ نەکردە بە پێچەوانەوە ئێستا هەر پێشمەرگەیەک خانەنشین بوو بێ پێش خدمەی پێش ڕاپەڕینی ئەبێ ساڵێک بە ساڵێ بۆیان حساب کراوە لەبەرەوە حەزەکەم ئەمە دواتر تۆش تاکید کەرەوە وەڵام من تاکیدم کردوێتەوە ئەمڕۆ لە چاوپێکەوتنیەکە بەڕێوەبەری خانەنشینی سلێمانی واڵێ هی خانشینی پێشمەرگە من خۆم خدمەی چونکە
کۆم خدمەی پێشمەرگایەتیم 1 ساڵیان بۆ حساب کردوم پێش وڵاتوان بە دوای بڵێ بۆ تا کرد بە دوای شار ڕۆیشتم و هەموو ئەو کەسانەی کە خانەنشین کراون تا تقریبان پێش 6 مانگ پێش ئێستا هەر ساڵە یاساکەشیان جێبەجێ نەکردێکە یاسای خدمەت 2 ساڵە بۆ پێشمەرگەی دێرین پێش ڕاپەڕین ئەوەشیان بەجێ نەکردەوە بەڵکو ساڵێکیان بە ساڵێ لەکەمدا ئەمێ تۆ لەسەر و بابەتانەی کە جەنابەت باست کرد یەکەی هەفتا یەکەی هەشتا ئەمانە تەبەن ئەم بابەتانە ماوەیەکی زۆرە گفتوگۆی لەسەرێک ئێمە پێشتر تا ئەو کاتێ ئێمە لە پەرلەمانە بوون ژمارەیەکی ڕێککەوتنی لەسەر کرابوو ئەگەر زۆر ینی زاکیرەم خزمەتم بکە ڕەنگە 56,000 بە 54,000 واتە 56,000 هەفتا 54,000 چۆن ئەو 53 لە سەتەیان 53 بە 47یان هەمووی دابش کرده بوو ئەوشیان بەو شێوەیە دەکرێت لە کاتێکە 56,000 نەبوو ئەم عادەدا ئەسڵن سەرەتا تا ساڵانی 2014 ئەم لستی یەکە و هەفتا لستیانیش پێشکەشی حکوومەت نەکردووە ڕاستەوە یەکێک بوو هەر بە ژمارە بووە لەبەرەوە ئێمە تەنانەتەوە کاتەی لە لوژنەی کاروباری پێشمەرگە بووین خۆمان لەگەڵ بەرپرسانە وزارەتی پێشمەرگە گفتو گۆمان کردووە و هەتا لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیران جێگری سەرۆکی ئەنجومەنی وا قسەمان کردوتمە کە ئەم پارەیە بوو ئۆڕوە تەنان ئەم پارە مەبلەغێکی یەکجار زۆر بووە بۆ حیزبەکانیش زۆر جار لایەنە سیاسیەکان یەکەی هەفتا و یەکەی هەشتایان بەرپرسی یەکەی هەفتا هەشتا زۆر لایەن گرنگتر بووە تاکو بەرپرسیارەتێکی تریش لە ئاستێکی بەرزترابێ چونکەم ئەمە ڕوون بوو یەک لەلایەکەوە بە باشی پارەیەک بوو دابەشەکرا چۆن دابەشی حیز بکرا لەلایەکۆ لەلایەکی تریشەوە با بڵێن خەڵکی بندیوار و ناونووسینی خەڵکێک کە لە مەدانانە بووە هەموو ئەم بابەتانە ئیستیغلالەکرا بۆ ئەوەی کە با بڵێن دەستکەوتێکی زیاترێ بینی بینیشمان حتا لە شەڕەکانی داعش ئەو لیوا و فەوجانە کە ئێمە زۆر جار سەردانی بەرەکانی شەڕمانە کرد بینیمان ئەو لیوایی کە مەلاکەکەی 3,000 2,000 هیچی نزبەیەکی لە 150ش نەبوو بەکردایی کە لە بەرەکانی شەڕابێ لە بەرەکانیش لەبەرەوە ئێستا وەکو وتمان ئەمە ئێستا دەبێ هەمومان هەرێمی کوردستان خۆی داوای هاوتایی موچەکە و هەروەها بریاری دادگای فیدراڵی هەیە کە هەموو لایەک پێویستە لە عێراقا بە پێی یاسای ژمارە 9 با بڵێن 2014 موچەیان هاوتا بکرێ ئەمە لای ئێمە نەبووە ئەمە لای ئێمە گرفتی ئەمە لای ئێمە بوونی نەبووە لەبەرەوە هەموو مایە کێشەکان تازە ئەبێتەوە هەموو گرفتەکان تازە ئەبێتەوە ئەوەی زۆرتریش گرفتە ئێستا با بڵێن هەیە ئەوەیە کە وەکو جەنابتان باستان کرد بابەتی خدمەیە پێشتر لای لە هەرێمی کوردستان گرفت نەبووە یعنی خدمەی چەنەیبێ یەکسەر خانەنشینیان کردو داری وا بووە ئەمڕۆیەکی کیان تاین کردووە دوای هەفتەیە خانەنشینیان ئەمە یەکێک لە گرفتەکان عێراقیش کار بە خزمەت و موچەی بنەڕەتیەکە ئەمە بەسەلەن یەکێکی لەوەی موچەی ئیسمی ئێرە بە بەراورد لەگەڵ ئەوە زۆر کەمە لەگەڵ ئەوانەی کە لە یاساکە هەیە لێدا بێ ئەمە موچێت تەمان گرفتی ئیسمەکە هەیە با بڵێن گرفتی با بڵێن هینەیە ئەوەی موتەیە گرفتی شادەیشەیە هەموو ئەمانە پێوەرەکایە متەناقضە کاتێ تێن تەدقیقی تیاکەن پێشتر بە شێوەیەک با بڵێن ئەم خانەنشینیە کراوە ئێستا پێچەوانەیە لەگەڵ ئەوە بۆیە بەردەوام هەبدێ ئەمێنێت تۆ پرسیارەکەت من نازانم چۆن یەکەی هەفتاتان لە ئەشتاجیا کردوێتەوە تقریبا ئەم بابەتان ئەم گرفتانە بەشی زۆری لە هەشتاش بووە بەڵام ڕەنگە ئەو کەمترە بە بڕوای من ئەوان زیرەگانەتر بە باشی من نەویستیان خستێ ئەگەر ناوی نەنە بڵێن پینیان کردبێ ئەوان زووتر فرێ خۆیان کەوتون هەنێ چارەسەریان گە چکە من ینی مانگی پێشوش ینی لە موچەی مانگی یانزەشە زۆرتر گرفتەکە لێرە بوو لە هەشتا تقریبەن 1,000 نەفرێک یانی و کێشێ بوو لێرە
3-4 هزار و کێشەی هەبووە ئێستا ئەوەتە ئەم ڕۆژ ینی کەس ئەبواە موچە وەرگن موچان وەرنەگرت وی مشکلێکی ترەیە کاکین ئەزین چۆنە بابەتێ ئەم ئەوەی کە ساڵانێکە خەڵک گفت قسەی لەسەرەکە مەسەرم بندیوار ناوی نەبوو خۆ ئێمە زانیاریمانەیە تەنانەت ڕەنگە ناوی فەوجێک 100 کەسی هەر ناویشی تیانە بێ ئەمە ئێستا هاتوون پڕیان کردێت پڕی ژمارەکان پڕ کردو کاتێ ئەتوانێت ئینسان بڵێ بەسەرپێیە یان دۆسیەی بۆ بکرێ ئەمان هەمووی گرفت جایە مۆلای جەنابەت ئەوە کاک ڕزگارە هاتەوە بەخێر بیتەوە کێشەیەکی تەکنیکیمانە بوو چارەسەر کرا کاک ڕزگاریانی قسەکانت تەواو نەکرد جەنابەت ئەگەر ینی ئیزافیەن بۆ قسەکانی جەنابی شێدیان ئەگەر پێم بڵێیت ئەم کێشەیە کەڵەکەبووی ساڵانی ڕابردووە کە ئێستا خەڵکێک ینی ڕەنگە مستەحەقە کە موچەکەی وەرگێ وەری ناگرێ بەهۆی کۆمەڵێ خەڵک کە نامستەحەقن کراونەتە ناو ئەم لیستانەوە. بەڵێ بەڕاستی ئەم لیستی خانەنشینیە وەکو پێشتریش ئیشارەتم پێدا ئەمە لە چەند سێکتەرێکە بە شێوەیەک لێکراوە حەقی ئەوەکەی مەسەلە ئەوەی کە لە لیستەکە هەیە خانەنشینە مەسەلەن پێشمەرگایەتی هەیە خەڵک ئەزانێ کە چەند پێشمەرگایەتی کردووە ئەیستا حەقی ئەو کەسەشی خواردووە ئەم کەسە کە نامستەحەقە حەقی مستحەقەکەی خواردووە ئەمە بەهۆی دواکەوتنی موچە و وەرنەگرتنی موچە و کێشە لە لیستی موچە ئەمەش لێرە بەبێ موچە ماوەتەوە یعنی ئەمە لە ڕاستیە وەکو پێشتر باسمان کرد کە هاتوون ئەم خەڵکە زۆرە و ئەم ژمارە زۆرە کە خزیێنراونەتە ناو لیستی موچەی خانەنشینی پێشمەرگە شەهیدان زیندانی سیاسی کەم ئەندام ئەمە مەجاالێکی باشیان هەبووە کە لێرە خەڵکی تێبکەن بەڵام ڕەنگە لە سێکتەری تەندروستی کەمتر بتواننەوە بکەن لە سێکتەری پەروەردە کەمتر بتوانن ئەوە بکەن هاتوون لێرە ئەویان کردووە ئەمە لە ڕاستیە ئێستا کە وەکو ئەبوو کاروانیش جەنابیان ئیشارەتیان پێدا ئەمە ئێستا گرفتی دروست کردووە لەبەرەوەی بە پێی یاسای ژمارە 9 ساڵی 2014 و دواتریش لە 2022 کە دادگای فیدراڵی عێراق بڕیاریدا و کە یاسای خانەنشینی هەرێمی هەڵوەشاندەوە و کار بە یاسای عێراق بکرێ ئەمە وای کردۆ ئیسە گرفت دروست بووە بەداخەوە کە ئەمان هەر بەردەوام بوونە و ئەتوانم بڵێن بە ئێستەی شۆ بەردەوامن وەکیان مەبەست بێ ئەوان خانەنشینیەکەن ئەمە یعنی خەڵکی وایان خانەنشین کردو من بۆ خۆمەی ناسم پێی بڵێ وەرە ڕوتبەی عەسکەریەکانم بۆ جیا بکەرەوە لە مەلازمێک و هەتاوەکو فەریقێک وەرە عەمیدێک و عەقیدێکم بۆ لە یەک جیا بکەرەوە نازانێ بەڵام خۆی بە مقەدەم خانەنشین کراوە ئەمە کارەساتە ئەم کەسە پێشمەرگایەتی نەکردووە و ئەم کەسە بەڕاستی هەر نازانێت مقەدەمە هیچ نەبێ بێ خانەنشین بکرێت بەڵێ بە دڵنیاییەوە یعنی ئەبێ ئەمە خزمەتیە بێ و ئەمە بێ لە کولی عەسکەری دەوراتی کردوێ و ئەمە باش تێگەیشتوێ لەوەی کە چونکە تەنانەتەوەی بە پلەی وە خانەنشینە بێ ئەبێ 6 ساڵ نزیکەی 50 ساڵە خزمەتی هەبێ یعنی ئەوەی کە باسەکرێ خۆ ئێستا ئەمانە هیچی نین یعنی خۆ عێراقیش داوای ئەم شتانە بەڵێ خەڵک هەیە من ڕۆژ بەڵێ بە دڵنیاییەوە ئەمە شتەکە لای خۆمان ڕوونە یعنی ئەزانی ئێستا هەمومان جەنابەت کاگەبوو کاروان ئێمەمانان ئێمە لە لیژنەی پێشمەرگەکە جارێک لە کۆبوونەوەم باس کرد وتم ئیسا ئێمە برادەران لێرە دانیشتوین ئەم لیژنەکە ئێستا لێرە دانیشتوین یعنی هەرێکێکمان بۆ خۆمان چەند کەس ئەناسین کە بە نەحەق خانەنشین کراوە بە دڵنیاییەوە هەر کەسێک کۆمەڵێک خەڵکە ناسین کە بە ناحەق خانەنشین کراوە بە پلەی سەربازی خزیێنراونتە ناو لیستی موچەوە و ئەو خەڵکەشی کە پێشمەرگایەتی کردووە قوربانی داوە بریندار بووە عارەق و فرمێسکی ڕشتووە کەچی هێنراوە هێشتا حەقی وەکو پێویست حەقەکەی خۆشی پێ نەدراوە کەسێکی نامستەحەق
هێنراوە خراوەتە سەروی ئەوە لە بەرەوەی خزمی بەرپرسێکە و لەگەڵ مەسئولێکە بەرژەوەندێکی هەیە ئەمە وای کردووە بەڕاستی یعنی ئەبینین کە ئێستا خەڵک هەیە کە موالیدەکەی من خەڵک ئەناسم موالیدەکەی شمولی خانەنشینی نەکردووە ڕۆیشتونە پیان وتوانە وتیانە بڕۆ بچۆی ئەوە بکە موالیدەکە گەورە بکەرەوە بۆ ئێمە خانەنشینی بکەین یعنی پێشتر موالیدەی خانەنشینی نەکردووە ڕۆیشتون خۆیان نردویانە تەلەفۆنیان کردووە بۆ بڵێن بۆ نەفوز ئیشەکانیان بۆ کردووە موالیدەکان بۆ گەورە کردوەوە و بە پلەی مقدەمیش خانەنشیان کردووە یعنی ئەمە بەڕاستی ئێستا ئەم گرفتانە کە لە عێراق ئێستا گرفت دروستە بێ بۆ لیستی موچە و بە تایبەتی بۆ لیستی موچەی خانەنشینی کارەساتە لە خانەنشینیا و ئێمە کاتی خۆی لە لیژنی کاروباری پێشمەرگەوە لە دوای دەرچواندنی یاسای چاکسازی سەردانی خانەنشینی پێشمەرگەمان کرد خانەنشینی گشتی پێشمەرگەمان کرد کە ئێمە پرسیمان ئایا ئێوە چۆن ئەتوانن ئەم شتانە مەسەلە بەراورد بکەن چۆن ئەتوانن ئەمانە ساغ بکەنەوە هەتا وتی ئێمە نووسراومان کردووە بۆ یەکەکان ئامادە نین کە لیسی خانەنشینیمان پێبن ئامادە نین بۆی کە ئێمە بە دوواداچوونی بۆ بکەین لە لیژنەکە ئەمە ئێمە لەگەڵ وەزیری پێشمەرگە کاک شۆڕش کۆبوونەوەمان کرد هەر جەنابیان خۆی وتی یعنی 130,000 خانەنشینی من پێم وتم کاک شۆڕش جەنابەت کەسێکی سەرەتای یەکێکی لە سەرەتاکان کە پێشمەرگە بوویتە یعنی 130,000 خانەنشینی پێشمەرگە هەیە ئێمە کە ئەمە جێیشێکە و بوو کاروانیش خۆی جەنابیان ئەزانن کە هەموو شۆڕشەکان حساب بکەین چۆن ئەکاتەوەی کە 130,000 کەس خانەنشین بێت بۆ ئێمە چەندێکە مەسەلا ئێستا ئەگەر باز بکەیت لە شۆڕشەکانی کۆنی شۆوە تاکو ئێستا ناگاتە 130,000 خانەنشینی بۆیە ئەمانە بەم لێشاوە خەڵکیان تێکردووە خەڵک ڕزگاوەڵام من لێ پرسیارێکم بۆ دروست بوو ینی بۆچی ئەم مێزەکانی هەفتا وەشتا ینی لیستی خانەنشینیان نەئەیا بە وەزارەتی داراییە بە ڕێبەراتی خانەنشینی ئێستا خەریکەنەیان خەنە سەر خانەنشینان و بۆ نمونە وەزارەتی پێشمەرگە پێشتر بۆچی نەکرا خۆ ئەم کەسەگە خانەنشین کرابێ خانەنشین کرا و مەلەفەکەی نەری بۆ خانەنشینی بۆی شتەکە بە ڕێگە قانونیەکەی خۆی ڕێڕۆ قانونەکەی خۆی بڕوە ئەمان بۆ نەیانەیە بەڵێ ئەمە ڕوونا لای بوو کاروانیش لای جەنابیش ڕوونا بۆیە ئەمە نەکرا لەبەر چی لەبەرەوەی ئەگەر ئەمە بکرێت بە مەسەلا ئەو ژمارە بە دیاری ئەکرێەوە تەسبی دەوێت دوایی ناتوانن خەڵکی تری تێ بکەن بۆیە هەر بەکراوەی ماوەتەوە بۆی مەسەلا لە حزبێک و خەڵک وازێنێ ئەچێتە لای حزبەکەی تر خانەنشینیەکەن پێڵێن وەرە لەگەڵ مانابە 20 کەسیشی لەگەڵ خانەنشینەکەن بەس بەرە تەیدی ئێمە بکە لەگەڵ مانابە و بۆیە چۆن بەمەبەست دەستور نییە لە عێرێبی کوردستانە بۆیە کە دەستور نەبوو بەڵێ کە ئێستا کە دەستور نییە هەرچی کە دەستوریش نەبوو هەموو شتێک تێپەڕێنێەوە هەموو شتێک ئەکرێت بەمەبەست دەستور نییە لە عێرێمی کوردستانەوە بۆیە ئەم لیستی خانەنشینیشە کە نەئەهاتە و لە دوای دەرچواندنی یاسای چاکسازی بۆیە ئەو لیستانە تەسلیم نەکران و ئیستیلامی یەکەی خانەنشینی گشتی نەئەکران بۆی کە ئەمە حساب بکرێت و بە تەواوەتی جەرد بکرێ و بزانێ ئەمە چەندێکی مەسەلە چەندێکە خانەنشینی بۆیە ئەمە نەیان نرد یانیڵاوە بەو شێوەیە و چۆن بیان ویستایە خەڵکیان لێ لابرد ئەگەر بیر و ڕای جیاوازی بایە ئەویان لابرد کەسێکی تریان تێکرد چەندین خەڵک خانەنشین بووە لە خانەنشینی کە خانەنشینی چۆنەکرێ فەسڵ بکرێ یعنی ئەمە لەکوێ دنیا بووە کابرا خانەنشین بووە کە خانەنشین بوو تەواو بەڵام لەبەرەوەی بیر و ڕای جیاوازیە بووە لە خانەنشینەکەیان دەریان کردووە کەسێکەکەی لەبەرەوە ئەمە بۆیە ئەو لیستە تەسلیم نەکراوە بۆ بەڵێ خەڵکی تریان تێکردووە وەکوتم کە ئەم کەسە لەگەڵیان بووە و خۆیان خانەنشینیان کردووە جاری وایش بووە کەسەکە مستحقیش بووە کە خانەنشین بووە بەڵام لەبەرەوەی بیر و ڕای جیاوازیە بووە هاتوون لایەن بردووە و کەسێکی تریان کردوتە جێگەکەی کە بیر و ڕای لەگەڵ ئەوانایە لە ڕەنگەکەی ئەوانە و ئەو ڕەنگەیەکە ئەوانەیانەوێ بۆیە ئەمە لە ڕاستیە
ئەمە ڕووەدا کە ئێستای بینین و ئێستا کە ئێمە وەکو لیستی موچە هەرێمی کوردستان و بە دیاریکراوی لیستی خانەنشینانی هەرێمی کوردستان هاوتای عێراق کرێەوە ئەچێتە وەزارەتی دارایی عێراق ئەمە لێرە هەموو ئەمانە ڕاستە بێتەوە و ئەمە لێرە من ئەگەر خانەنشین کراوم باوەی کە من خزمەتەکەم ئەوە نییە خانەنشین کراوم تەمەنەکەم و تەمەنە نییە ئەوە لەوێ داوای لێەکەن چۆن خانەنشین بووی و ئەمە گرفتێکی تریش دروستەکە بەڕاستی ئێستا خەڵکەیە موالیدەکەی ئەو موالیدە نەبووەکو پێشتر وتم یعنی چەند ساڵە خانەنشین کراوە ڕەنگە ئەمجارە داوا بکرێەوە ئەوەی پێوترەوە کە بێ ئەو پارێشی وەرت گردووە بیگەڕێنیتەوە ئەوە شێکێکە ئەساسێکی ڕاستەقینە دەست خۆش بێ ئەگەڕێم وڵات ئەمە یەکێکە لە گرفتەکانیش بەڕاستی ئێسایانی ئەمەش بڵاو بۆتەوە کە هەندێک ئەوانەی کە بۆ نمونە موچیان وەرگرتووە یا نەخێراوتا کراندۆ موچەکانیان زۆرە ئەبێوی کەش بگەڕێنەوە بەڵامتە جارێ ئەمە وەکو خۆیان ئەڵێن لە دانوستان و ڕێکەوتنان بزان ئەگەنە کوێ کاگە بووکاران خۆ ئەمە بەشێکی زۆری حیزبەکانیش ئەم حاڵەتی تیا بووە یعنی هەر پارتیوێشێتی نەبوو جۆرێک لە پشک و پشکاری هەبووە هەبووانە کە تۆ بۆ نمونەوە دەم پێشمەرگەر بۆ خانەنشینەکەمەوە کەست بۆ بە لیوا و چوزان ئامر لیوا ئەوانە بۆ خانشینەکە خۆ دوجار هەموو ئەمانە ئێمە گەل لە بەغدا ڕێکەوتنی سیاسی و چوزانم یا ئیداری لەسەر نەکەین گرفت بۆ ئەمانش دروستە بێ یعنی ئەگە کەسێک بۆ نمونە 2 ملیۆن ماشی خانشینەکەی بوو بێ ئەبێتەوە بە 500,000 کە لە عێراق ینی ئەو بڕیارێکاڵێ هیچ بۆ نمونە خانشین نابێ موچەکەی لە 500,000 کەمتر بێ بۆی مشکلەی وەکو لە سەرەتاوە باس بکەم مشکلەی گرفتی ئێمە لە هەرێمی کوردستان گرفتی ئەوەیە کە دەبینی و قسەمان لەسەری کرد کە لە ئیدارەدان و بەڕێوەبرن و دۆسیە و سجل و خانەنشینکردن و تەنانەت جێبەجێکردنی یاسا و جێبەجێ نەکردنی بەشێکی یاساکان و خەلەلبوون لە یاساکانە ئەمە هەیە ئەوەی کە دەوترێ خۆ حیزبەکانی تریش پێشبرگیان بووە کەس ناتوانێت بڵێ پێشبرگیان نەبووە حیزبەکانی تر کەسیانە بەڵام بەردەوام پارتی وێکێتی ئیشیان کردووە لەوەی هەستەی شێریان هەبێ مەسەن لە وەختی خۆی ئەگەر لە گومرکە با بڵێن گومرکی کوردستان دوای دامەزاندنی بەرەی کوردستانی دەبێت پارتی حیسەی 35% بێ یەکێتی مەثلەن حیسەکەی 35% بێ ئەمە بەردەوامە بۆ حیزبی شوعی 10% بێ تێگەشتی ڕەنگە ئەو کاتە هێزی پێشمەرگەی لایەنەکان مەثلەن سۆشیالیستە حیزبی شوعیە زەحمەتکێشانە کەمتر نەبوو بێ بەڵام ها ئەمان بەردەوام پێداگیریان لەوە کردی ئەبێ لە هەموو شتێکە سێ ئەوەندەی حیزبەکانی تر بن ئێستا تەنانەت ئەگەر حیزبەکانی تریش خانەنشینیان کردوێ ڕەنگە هەر هینەکەی ئەوە دەقاتی ئەوەی ترا ئەگە حتا غڵەتی تیابێ حتا گەندەڵیشی تیابێ کە هەیە بەڵام بەردەوام حەسەی ئەمان حەسەیەکی گەورە بووە بۆیە من بابەتی با بڵێن حکوومەتی عێراقی من تەسەور ناکەم حکوومەتی عێراقی چونکەم ئێستا نایشارنەوە ئەوڵەن کۆمەڵێ خەڵکی شارەزا لە ئیدارە و بەڕێوەبردنا بەشدارن دومین تەنانەت ئەو خەڵکانە گەنجی ئەم سەردەمەن قانون ناس و ئەوانن یعنی ڕەنگە ئەوانەی پێشووتریان لێ ناکرێ نەک هەفێڵیان ناکرێت ڕەنگە خاتریش نەگرن ئەگە جی لە کۆنەکەی مەثلەن شیعەکە لە کوردستانە بووە و خەڵک بە تەکسی بردێتەوە بۆ بەغا ئێستا ئەبێتە ڕێیس وزەرا وانە هەموو مقڕاتیان لێرە بووە یان پارتی پارەیدا پێ زۆر جۆرێک لە خاتر و خاترداریان کردووە بەس ئەم جیلە لە بەغایە ناکرێت لەبەرەوە تۆ تەماشاکە هێزی جێشی عێراقی وایە ئەگە 100 نەفەری سریەیەکی لە شوێنێکا بێ ئەگە خواردنی ئەمڕۆ خواردنی مەثلەن بامێی بۆ بکە بامێ دەبێ حەسەکەی 20 ئەوە بێ 100 زەربی 20ەکە دەبێ ئەوە نەچێش لەو مەطبەقەیە بکرێ ئەگە 1 کیلۆ زیاد بکە غەرامەت بۆ تێتەوە غەرامەت بێتەوە لەبەرەوە ئەتەوێ بڵێ ئەوان دەوڵەتدارترن لە ئێمە بەدڵنیاییەوە هەم دەوڵەتدارترن هەم وەکو ئێمەنی کاکە ئێمە نیەتی چاکردمان نەبوو قەت بیریان لەوە کە دۆ پارتیوێکێتی ڕۆژێک لە ڕۆژان بکەون ئەم دۆخەیە ساکە هەیە
داوا لە بەغاکە کە موچیان بۆ بێت و پارەیان باتی و ئەوە وەزعی بڵێن هێزەکانی پێشمەرگە و خانەنشینان ئەگەر بینیان لێ بکردایە تۆ ڕێکیانە خستەوە هەر بۆ خۆشیان خۆ بۆ هەم بۆ هەرێمی کوردستان هەم بۆ خۆشیان ئێستا تووشی ئەم سەرێشە نەبوون لەسەر ئەوەیە لەبەرەوە ئەمان تەسەوریان بووە و ئێستاش تەسەوریان وایە ڕەنگە ئەم کێشەی گرفتە نەبێ موچای تر وەزئی کوردستان وایە و محکەمەی ئیتحادیات و تەمەیدان ئەگینە ئەمانە هەتایە حکومڕانن هەتایە بە ئارەزووی خۆیان حکومڕانی بەڕێوە بن لەبەرەوە ئەگەر دەرفەتە بێ من شتێکی کۆنە بۆ باسەکەم ئێمە سێ مانگی ئەمە نمونەیە حەزەکەم خەڵکیش گوێ لێبێ 3 مانگی وان بوو بۆ ئینتیخابات ئێمە کۆبوونەوەیکی بەرەی کوردستانیمان بوو لە کەلار هەموو حیزبەکان هاتو تو باسی پێش ئینتیخابات 92 بەس پێشی بە 3 مانگ ئەمە نمونەت بۆ تێر من بۆ خۆمم بۆ چوونی خۆم بۆ ئێستا شووە ینی زۆر باسی خراپی حیزبەکانی بەرەی کوردستانی ئەکرا دزی و جەردەی و تاڵانی ئەوانە برادێک با زۆر هین نەبێت ڕەفیق بە زۆر ڕەفیقی تەلەبایەتیش من کاک عەدنانی حەمێمینا کاک عەدنانی حەمێمینا زۆر بە جوانی باسی ئەوەی کردەوە 3 مانگماوە ئینتیخاباتەکەین ئەبینە خاوەن پەرلەمان حکومڕانیەکەین ئێتر ئەم با بڵێن وەزع خراپە و ئەم دزی و جەردەی و تاڵانیە و نامێنێ منیش پێم وت وەڵی لە ئەخیریا قسەیشم کە چونکە لە مقڕی ئێمە بوو پێم وت کا عەدنان ئەوەی ئەکرێ ئێستا زۆرینە لە 195 پارتی وەکێتین ئەگەر ئێوە بە هەمان عەقڵیەتەوە حکومڕانی بکەن ئەوە حکومڕانەکەت وەک ئێستای کارەکانی بەرێ لەبەرەوە ئەم عەقڵیەتە نەگۆڕە ئەم بەرنامەی لایەنەکان نەگۆڕە ئەم شێوازی ڕزگاریش باسی کرد شێوازی کەسبی خەڵکردن شێوازێکی بەردەوامن بەش ئەمەم شێوێنە ئێستا کاک چەندوە حیزبی وە هەیە لە ناحەیەکە ئەندامێکی نەبووە بە کەسێک وتوویەتی وەرە ببە ئەندامم جنسیەیەک بکە تەزویر بە ناوی براکەتەوە براکەت شەکەی نەشەید شەیدی زیندوو هەر نییە ئەسەری نییە ئەم برایە شێک جنسی بۆ دەرکراوە ناوی بۆ دانراوە هەموو ئەوراقی بۆ تاوە کراوەتە شەهید برای ئەمیشک برای نییە ئەم شێوازەی کە لە کوردستانە ئەکرێت شێوازێکی بەجددی لە دنیا نییە و نەیشویستە نەوتراکە چارەسەری بکەین ئەگینا لە کۆبوونەوەیەکی دوژنەی کاروباری پێشمەرگە لەگەڵ بەرپرسی یەکەی هەفتاهشتا باسی یەکگرتنەوەمان کرد ئەو برادرانە هیچیان قەت تەسەورەکەی بوو کاروانم دوو هێزەیەک بگرنەوە یعنی یەکێک لە بڕیارەکانی شەوەیە ینی هاوپەیمانان کە داواکەن تا 2026 دەبێ مێزانی یەک بگرنەوە ئەزانین چۆن کاکین بزان من بۆ خۆم تەسەور ناکەم ئللا ڕۆژێک بێتەوە وەکو ئەوەی چۆن ئێستا مەجبورن پەنابەند بۆ بەغا بۆ موچە ئەو هێزەیەک ناگرێت و زەحمەتە چونکە هەم ئێستا ئینتاجەکەی بەکارێ ئەم بەکاری تێنن بۆ شەڕی یەکتری بەکاری تێنن بۆ هەڵبژاردن بەکاری دێنن بۆ هەڵبژاردن بەکاری دێنن بۆ تەنزیمات ئێستاش ئیشتراکات لە پێشمەرگەوەرەی گرێتەوە ئەمانە هەموو ئێستاشە خەڵک دەرەکردن ینی ئێستا بێوێ لە کاتێکا هیچ یاسایەک نییە لە دنیا تۆ بڕۆی مەتە ئێستا پۆلیسێکی حیزبی شوعیە بۆ نمونە لە مقڕاتی ئێمە ناتوانرێن ئێمە ئەگەر بەدڵمان نەبوو ئەبێ دەریکەین بەدیلمان بۆ دابدەن ئەمە ڕاست نییە بۆ ئێمە واکەن بەس بۆ خۆیان ڕەنگە ئەگەر ئیلتیزامی نەبێت دەریەکەن و ئەیشی گۆڕن بەڵام ئێمە ئەگەر پۆلیسێکی ئێمە مەتەن بە کەڵکی حراساتی حیزبی شوعی نات باشتر وایە ئێمە بینێرینەوە من بۆ هاوڕیانی خۆشمان وامەوتە بینێرینەوە بۆ بەرگری و فریاکەوتن چۆن دەوامەکە چۆن ئیشی پێکەن با نەک ئێمە حەقی ئەوەمانە بێ نان بڕاویکەین حەقی ئەوەمانە بێ دەریان بکەین زۆر ڕست زۆر باشە کاک ڕزگار خۆ پارتی وێکێتی وەزارەتی دارایی هەر لە ژێردەستی خۆیان نابوو پرسیارەکە ئەوەیە بۆچی ئەوان لە سەرەتا کە ئەم کەسانیان خانەنشی نەکرد کە موچەیەکیان بۆ بڕیەوە خۆ بەدەستی خۆشیان بوو چەند ساڵ خزمەتیان بۆ دابنایە یعنی ئەمە ببوایەتە مەلەفی ئەم کەسەی کە خانەنشین بووە ئێساش ڕوبەڕووی ئەم کێشە نەئەبوونەوە لەگەڵ وەزارەتی دارایی عێراقا کە بڵێ مەلەفی ئەم کەسم بۆ بێنە چەند ساڵ خزمەتیە
چۆن بەوەنە ساڵ بەم پلەیە بەم پارەیە خانەنشین کراوە کە ئەمە گرفتانی لە دوو ڕۆژی ڕابردووە گوێمان لە زۆربەی ئەوانەی کە موچیان وەرەگرهایە بۆی و من 700,000 لێ بڕاوە هەیە بۆی 500,000 لێ بڕاوە هەبۆی ملیۆنێکم لێ بڕاوە کەواتەیە ئەمە یعنی بەو یاسایی هاوتاکردنەوەی کە لە ساڵی 2014 دەرچووە ئەمانە موچەیان زۆر کەم دەکا ڕەنگە بۆ هەنێکی زیاد کە کە شەهادەی هەیە و خزمەتیشی هەیە بەڵێ وەی وەکو کاک ئەبوو کاروان جەنابی شانیشارەتیان پێدا ئەگەر ئەمە لەسەر ئەساسێکی ڕاستەقینە ئەوەی کە پێشمەرگایەتیە بوو ئەوەلیاتی بوایە و خزمەتەکەی دیار بوایە بە ڕێکوپێکی بکرایە و ئێستا گرفتە ڕووی نێوەدا لەبەر چی ئێمە خۆمان مەسەلەن لە دوای هەڵبژاردننی ساڵی 92ەوە لە ڕاستیا ئەم گرفتانە ڕوویدا لەبەر چی ململانەی حزبی و دوایەوە بەداخەوە شەڕی ناوخۆ و دوای ئەوە ئەمانە هەموو ڕوویدا من بە نمونان دێشت باسکەم بۆ ئێستا گرفت دروست بۆ لیستی خانەنشینی ئەوەیە یعنی من بۆ خۆم خەڵک لەگەڵ من ئەفسەر بووە من ئەفسەر بوومە لە وەزارەتی پێشمەرگا موالیدی 84 بووە دوایی سەیر خزمەتەکەیم کرد وتم ئەی باشە خۆ تۆ چۆن ئەوەندە خزمەتی بۆ حساب کراوە کاک فڵان وتی کاکە من ئەو ڕۆژەی کە لە دایک بووم ئیتر خزمەتم بۆ حساب کراوە وتم چۆن شتی وا بێت وتی وەڵا ئەوەتانێ من لەبەرەوەی کوڕی فڵان کەسم و لە شاخ بووین ئەو ڕۆژەی لە دایک بووم هەتاکو ئێستا وتم من باسی ئەوم کردم من تەمەنم لە تۆ گەورەترە یعنی هەم زیندانی سیاسیم یعنی بە نمونە باسم کرد وتی من وایە ئەمە لەلایەکی تر باسی ئەو هەڵانە بکەین باسی ئەوانە بکەین کە بە مەبەست ئەمە خزێنراوەتە ناو لیستی خانەنشینی من بۆ خۆم فۆرمێکم بینی لای برادەرێ خەریک و پڕیە کردەوە ئافرەتێک بوو 97 شووی کردبوو بە ژنی شاخ ئەژمارە کرا یعنی 97 لەکوێ شاخ ماوە خۆ هەمووانە زانین و جەنابی کاکە بوو کاروان ئەگەدارە لە 97 تا شاخ نەماوە یعنی ئەو زەواجی کردو لە 97 بە ژنی شاخ خانەنشین کرابوو یعنی ئەمە لە ڕاستی زەواجەکان بۆ گۆڕی بۆ شاخ و ئەم گرفتانە کە ئێستاکە ڕووەدا لێت بەڵێ ینی ئەو کەسە کە فۆرمەکەی بۆ پڕ ئەکردو سەری منی کردوتی ئەرێکاگە تخوا 97 شاغ ماوە ئەم برادرانە ئەمە بە ئێمەکەن وتم باشە شتی وا چۆنە بێ وتی بەرەوەڵا ئەوەتە بووە ئەبینی ئێستاکە ئەوە بە 97 من فۆرمەکەی موالیدی 97 و فۆرمی بۆ پڕەکەمەوە بە ژنی شاخ ئەژمارە کرێ و خانەنشینی شەکرێ ئەمە یعنی گرفتەکان ئەوەیە و ئەوەکو وتم پێشتر کەس هەیە کە ئەو ڕۆژەی لە دایک بووە ئیتر خزمەتی بۆ حساب کراوە و کراوەتە پێشمەرگا و دوایەوە خانەنشین کراوە ئەمانە بۆیە بەو شێوەیە هاتووە چۆن ئێستاکە ئێمە هێزی پێشمەرگە لەسەر ئەساسێکی ڕاستەقینە دروست نەبووە و ئەم هەیکەلێ وەزارەتی پێشمەرگە هەیکەلەیەکی هێزێکی نیشتیمانی نییە بۆیە ئەم گرفتانە ڕووەدا لەبەرەوەی ئەگەر ئێمە لە ڕێگەی مەسەلا وەزارەتی پێشمەرگەوە یعنی کاک ڕزگاخواگەر ئێمە بۆ نمونە ئەو یەخستنەوەی هێزەکانی پێشمەرگە بکرایە و سەر بە وەزارەتی پێشمەرگە بواە بە شێوەیەکی ئیداری کارەکان بکرا ئێستا ڕوبەڕوێ گرفتە نەبووینەوە کە ئەم هێزانە لای حیزبن حیزبیش تا و کاتەی کاری پیانە دوای کاری پیان نەما بەڕاستی ئێستا ئاوایان لێکە من نووساوێکم لای وەزارەتی دارایی ئەڵە کاکە بە یەکێتێڵە خۆتان موچەکانیان بن ئێمە ناتوانین بێن چونکە لیستیمان لا نییە پارەی ئەوانمان وەرنەگرتووە دێوە تا وەسعی ئەوانە کە وەری ناگرن بەڵێ ئێمە بەداخەوە یعنی وەکو وتم لەم سێکتەرانە هەموو گرفت دروستەکە یعنی چۆن ئەکرێت 5 نوع شەهید هەبێ 5 نوع شەهیدی تۆباران شەهیدی کیمیاباران شەهیدی کۆڕە و شەهیدی سەنگەر شەهیدی نازام یعنی خانەنشینی سرک ئەمە لەکوێ بۆ شتیوا بووە ئەمە سرکە ئەوە پێشمەرگەیە بەڕاستی ئەمانە هەموو ئەم تێکەڵەیە کە کراوە ئێستا ئەوەی لە دەرەچێت کە ئەبینین چۆن خەڵکی مستحق باجەکەیەدا و ئەو خەڵکی نامستحقەژوە تاکو ئێستاکە
موچە وەرەگرن و دەیان و سەدان خەڵکیان تێکردو و دەیان من خەڵک ئەناسم ئیشی بازرگانی و تیجارەتەکە ڕۆژێک لەگەڵی سەرکەوتم هەوەیەکی دەرێنا سیرەکەم ئەفسەرە لە یەکێک لاینەکان وتم باشە تۆ چۆن وتی وەڵا بۆیان کردوم ینی ئەوان باوەڕیان بە هێزەکەی خۆیان نییە مەم هێزە هێزی نیشتیمانی هەر هۆنترە بڵێن هێزی ئاسایش و هێزی پۆلیس لە تەنیشتیا دێن هێزی تر دروستەکەن و ئەم هێزانە ئەبینی ئەژماری ئەمە خۆیان وەکو حزب نازانم چۆن موچەی پێ ئەدرێ و داهاتی ئەم وڵاتە بەو شێوەیە ئەچێتە خزمەتی ئەم هێزانەوە و ئەمجار لە وەزارەتی پێشمەرگە دوو ئاژماری بانقی هەبوو یعنی ئاژمارێکی بانقی بۆ هێزەکانی هەفتاوەشتا ئاژمارێکی تر بۆ هەیکەلی وەزارەتی پێشمەرگە و ئەمە لێرە من پێم زۆر سەیر و یعنی ئەوەندە هاوپەیمانان لە خەمی یەخستنەوەی ئەم هێزانەوە بوون وە خزمەتی هێزەکانی پێشمەرگە و ئەوانە ئەوەندە باشە کاک ڕزگا بۆ نمونە گەرم هێزانەیەکیان بگردایەتەوە کێشەی موچیان چارەسەرەکرا یان گرفتانەی ئێسان بۆ دروستە بوو نەخێر ئەگەر ئەمە پێشتر ئەم هێزانە ڕێک بخرایەنەوە ئێمە زانی ئەمان هەموو شتەکانیان غامزە و هەموو شتەکانیان نادیارە هەمووی بە سڕی کراوە ئێمە چەند جار نووسراومان کردو بۆ وەزارەتی پێشمەرگە یعنی ژمارەی پێشمەرگە چەنە لە هەرێمی کوردستان لەسەر هەیکەلی وەزارەتی پێشمەرگە هێزەکان هەتا ئێستاکە ئەوان لیستێکیان بە ئێمە نەدا بزانین هێزەکان چەنە ڕۆژێک ئەڵێن 200,000 ڕۆژێک ئەڵێ 250,000 ئێمە ڕۆژێک ئەڵێ 130,000 خانەنشینی هەیە 80,000 خانەنشینی وەزارەتی ناوخۆ هەیە و مەسەلەن ئەمانە هەموو گرفت و کە هەبوو 90,000 شەهید هەیە 25,000 زیندانی سیاسی هەیە نازانم چەند هزار 62,000 پاسەوانی هەیە لەبەرەوەی یاسایەک نەبوو یاسای پاسەوانی نەبوو ئەمان بینی کە چۆن ئەم هێزانە هەمووی بۆ مەرامی حزبی و بۆ ئەشخاصی حزب و ئەوانە بەکارهێنران ینی ئەمە خۆ ڕوونە لای جەنابتان لای ئەبوو کاروانی جەنابی ینی ئەوە نیوەی موچە خۆرانی هەرێمی کوردستان و زیاتریش لە نیوەی بۆ هێزە عسکەریەکانە ڕواوە ئەبینین ئێساتە هێزەکان چۆنن و ئێمە وەکو لیژنەی کاروباری پێشمەرگە لە نەفتخانەوە تا فیشخافور گەڕاین بە میحوەرەکانە ئەو هێزە زۆرەی کە باسەکرێ ئەوەمان نەبینیوە یعنی ئەو هێزە کە باسەکرێ بەو شێوەیە خۆشیان ئەزانن قەنەعەتیان بەوە نییە چونکە ئەمە بندیوار و نازانم یەک دنیا خەڵک لە ئەوروپایە ئەفسەرە لێرۆ تەرخیاتی بۆ کرێ بە ئارەزووی خۆیان و چیان بێ ئەیکەن ئەمە بەڕاستی ئەگەر وەکو پرسیارەکەی جەنابوو ئەگەر ئەمان بەم شێوەیە ئەوەیان نەکردایەوە لیستەکان لیستی مەسەلە هێزەکانی پێشمەرگە ڕوون بواە مەسەلە لیستی خانەنشینی بەگشتی ڕوون بواە لەسەر ئەساسێکی ڕاستەخینە خانەنشینی بکرایە بەڕاستی ئەمە ڕووی نەدا کە ئێستا هەیە و ئێستا ڕوبەڕووی عێراق بووینەتەوە عێراقیش بەڕاستی ئەمە قبول ناکا کەسێک لە سکی دایکی کە ئەو ڕۆژەی بووە خەباتی خزمەتی بۆ حسابەکرێ کە بە پێی قانونە بێ 18 ساڵی تەواو کردبێ ئەو کاتە خزمەتی بۆ حسابەکرێ بەڵام ئەبینی 18 ساڵی بۆ حساب کراوە بەبێ ئەوەی هێشتا چ بێتە 18 ساڵ لای عێراق هەمووی ڕاستەکرێتەوە و ئەمە لە ڕاستیە دەست خۆش بەکار ڕزگاگەڕێم و لات وەڵایی یەک دوو هاوڵاتی پرسیاریان کردووە ڕەنگە جەنابتان ینی زانیاریەکانی هێوەش وەکو من کە هەمار وایە ئەڵێ کاگێ من شەریف ئەڵێ لیان بپرسی من پێشمەرگەم لە هێزەکانی هەفتاد تەمەنم 45 ساڵە خزمەتم 15 ساڵە ئەتوانم خانشین بێم بە پێی ئەو وازام ئەم یەخستنەوەیە دەبێت تۆ 25 ساڵ خزمەتێ 50 ساڵە تاواگرێ و کاتە اختیاریە توانی بەڵام ئەوەی کە حکومەت خۆیەکان لە 6 ساڵی ئایکای و چەندێک خزمەتە دەبێ هەر خانەنشین تەکا ینی لەو تەمەنی 6 ساڵیا بەڵام لەما بێ 50 ساڵبی 25 ساڵ خزمەتێ بێت توانی داوای خانەنشینی بکەیت کاگە مەحموود بەرزنجی ئەڵێ زۆر بەداخە دوای 22 ساڵ و 5 مانگ لە خزمەتی پێشمەرگایەتی ئەڵێ هەموو مانگێ من دەگەمە چەمچەماڵ بۆی موچەم وەرگرم تووشی ئەم حاڵەتە هەبین ینی بەڕاستی خەڵک کاگە بوو کاروان
زەمبی چییە لەوەی کە بەڕاستی ئەم بێسەروبەریە ئیتر هێزەکانی حەفتایە وەزارەتی دارایی حکوومەتێکە ئەم خەڵکەی سا باجەکەی بە ینی خەڵکانێکەیە بەڕاستی حەقی خۆیەتی کە خزمەتێکی کردووە بە فیعلی بەڵام ئێستا ئەمیش بە دەردی ئەوان چووە غدر کراوە غدر لە پێشمەنگە کراوە غدر لە چین و توێژەکانە کرێ لە فەرمانبەرە کرێ هەموو ئەمانە وەکو باسمان کرد بەرپرسیارەتێکی گەورە لە ئەستۆی حکومڕانانی هەرێمی کوردستانە تۆ کە باسی خانە نشینەکەی ئێستا هەفتا خۆی خانە نشینی کردووە هەشتا خانە نشینەکە وزارەتی پێشمەرگە خانە نشینەکە باشە هێزی پۆلیس سەر بە کارەبایە وزارەتی کارەبایە مەرجعی چەکدار لە لەژێر سێ چوار شوێن هەیە یەک مرکزی بوونی خانە نشین نییە ئێستا ئاراستەکان وایە ئەبێ هەموو هێزە چەکدارەکان کۆ بکرێنەوە یانەبێ لە وزارەتی سەر بە وزارەتی ناوخۆ بن پۆلیسوانە یان لە وزارەتی پێشمەرگە تەواو ئیترەمە قوڵنای یەک بەڕێوەبەری گشتی خانە نشینیش دەبێ ئیتر ئەوە پۆلیسی کارەبایە مۆزەفی کارەبایە پۆلیسە هەموو ئەبێ لە یەک خانەنشی جا ئەو بەڕێوەبەرە گشتی بەڕێوەبەتی گشتی خانەنشینە خانەنشینی دووشت ناوەنرێ خانەنشینی مەدەنی خانەنشینی سەربازی خانەنشینی مەدەنی هەموو ئەوانەی کە لە دەستگا و دایرە مەدەنیەکانن خانەنشینی سەربازی ئەوانن کە سەر بە وزارەی ناوخۆ و سەر بە وزاری پێشکە لەبەرەوە پێشتر ئەم هەموو فەوزایە بووە کە پێشتر باسمان کرد بە دڵنیایی خەڵک تووشی گرفت هاتوو خەڵک تووشی کێشە هاتووە سەدان کەس دێن یعنی ئێستا بۆچی خەڵک باسی ئەوە کە ساڵانێکە خەڵک باسی ئەوە کە ئەم دەسەڵاتی ئەمە حکومداری ئەمە ببێتە حکومڕانی ئەلکترۆنی حیزبی ئێستا خەڵکەیە موچەکەی ئەکرێتە ناو کارتێک و ئەم کارتە بڕوە نە ئەوەستێ ئەوەندەیکێ ئەڕۆ لە سلێمانی و لە هەولێرە لە کەرکووگا لە بەغا لە بەسرە ئەتوانێت موچەی خۆی پێ بگرێت لەبەرەوە نەمانویستەوە بە جددی بەداخەوە نەمانویستوە کە لە کاتێکا بمانویستایی دەکرا قسەی لێ نەکراوە من ئاگام لێتی قسەی لە کابینەکانی حوت و هەشت و شەشیش قسەی لەسەر ئەم بابەتانە کراوە بەڵام نیەت نەبووە لەبەرەوەی کۆمەڵێ بابەتەیە دەرەکەوت لە قانزاجی ئەم برادرانە نەبوو ئەگینا کە جەنابتان باسی خدمەکەن ئێستا خۆ خدمەی من بڕوا ناکەم ینی مەتە پێشمەرگەی تێنی خانە نشینی کردووە هەموو خدمەی بۆی داناوە ڕەنگە فەرمانبەرێکی تر خدمەی بۆ ڕەنگە دەستکاری بڵێ ینی مەتەن ئەوەی بۆ فەرمانبەرێک ناکرێتەوە لە هەفتەیەکە دایمەزرێنی دوای هەفتەیەک خانەنشینی چی بکەن ئەمە نە دۆسەیە بێ نە خدمەیە بێ زۆر بە دڵنیاییوە لە نەتیجە ئەبێتە گرفت بوو من کاتم نەما باخی پرسیابم بە کاک ڕزگار لەسەرەوەی کە دوجار ئەم دۆخە کێ باجەکەی ئەیە ینی لە ناو هێزە ئەمنیەکانە چی بەسەریە بەڵێ ڕاستیا بینین خۆیسا خەڵک باجی داوە لەبەرەوە ئەو خەڵکەی کە مستحقە باجەکەیەدا چونکە ئەوەی کە نامستحقە بەڕاستی ئەوەیشی کە لە پێشووترە خانەنشین کراوە و ئەوەی کە وەری گردووە و لە ڕووی دینی شو حرامێتی و ئەمە ماقا خۆی ئەمەی نەکردایە بەڵام کە کردوشێتی ئێستاکە بۆتە بەعیسی ئەوەی تریش کە موچە وەرناگرێ و حەقی خۆیەتی خزمەتی پێشمەرگە بووە مەسەلا لە شەهید بووە زیندانی سیاسی بووە لەوی نانە ئیشی کردووە ئەمە حەقی خۆیەتی بەڵام کێ باجەکەیەدا ئەمانە کە مستحقن بەڕاستی باجشیان داوە بینین ئەوە وەکو جەنابی ئیشارەت بێدا چەند جار ئەم موچەیان دواکەوێت گرفتیان بۆ دروستەوێ بەهۆی ئەوەی کە لیستی موچە پاک نییە و لیستی موچە دەیان و سەدان وکو ئەمانیان تێخزاندووە و خەڵکەیە لە حادیسەی سیارا تیاچووە لەبەرەوەی شۆفێرەکە خزمی بەرپرسێک بووە ئەوانەی کە لە حەدەسەکە تیاچوونە بە شەهید دەژمار کراون لەبەرەوەی خزمی فلان کەس بووە یعنی چۆن ئەکرێ لەکوێ دنیا بووە مەسەلا تەسادوفێکەوێت دەعمێکەوێت لە ڕێگەوبانە کەچی بە شەهید دەژماریکەی لەبەرەوە ئەمە زۆرە و ئەم گرفتانە زۆرن ئەمە ئەکرێت وەزارەتی دارایی هەرێم لەگەڵ وەزارەتی دارایی عێراق
ئەمە لیژنەی بۆ پێک بێنن و وا بکەن کەوا ئەم لیستەیە پاکەنەوە بۆەوەی ئەو خەڵکە کە مستحق و حەقێتی خانەنیشینە موچەکەی پێ بدرێت. زۆ سپاس بۆ ڕزگار محەممەد بڕیاردەری پێشووی لیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان هەروە زۆ سپاس بۆ ئەبوو کاروان پەرلەمانتاری پێشووتری پەرلەمانی کوردستان کە لەگەڵم بوون زۆر خۆشحاڵ بووم زۆ سپاس بۆ ئێوەش کە تاوە کۆستە بینەری بەرنامەکەم بوون خواتان.